کە پۆستی سیادیان لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاسی هەرێمی کوردستان هەیە. یەکەمین جار طبعاً دەنگی پێویستی نەهێنا چونکە سیغەی پێشکەشکردنەکەی بە شێوەیەک بوو کە بەشێکی زۆری ئەندامانی کۆنگرا هێشتا لایان ڕوون نەبوو، بەڵام دوای ئەوەی بۆیان ڕوون کرایەوە دەستکاریەکی سیغەکەی کرا. سێ هەڤاڵ بە پشگیری بەشی هەرە زۆری با بڵێن دەنگدەران و ئەندامانی کۆنگرا کران بە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی گشتی بە شێوەی دەنگدانی ئاشکرا. ئەو سێ کەسە بریتین لە بەڕێز دکتۆر بەرهەم ساڵح، بەڕێز سەرۆکی پەرلەمان هەڤاڵ دکتۆر ڕێواز فایق و جێگری سەرۆکی حکوومەت کە هەڤاڵ قوبادا، بە دەنگدانێکی ئاشکرا بە زۆرینەی دەنگیان هێنا بووە بوون بە ئەندامی ئەنجومەنی گشتی لە دەرەوەی 120 کەسەکە. هەڤاڵ کاکۆسەت و 6 ئەندامی مەکتەبی سیاسی، 8 ئەندامی مەکتەبی سیاسی، ئەمانە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئەنجومەنێکیان بۆ دروست کراوە کە ئەنجومەنی باڵای سیاسی پێوتێ دەسەڵاتەکانیان هێشتا دەستنیشان نەکراوە بەجێ ڕێ بۆ کێ بۆ ئەنجومەنە گشتیەکە کە 121 کەسن لەوێ دەستنیشانی دەسەڵاتەکانیان نەکرێ، بەڵام بە شێوەیەکی گشتی بەم هەنگاوە نیوەی زیاتری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەچنە ئەو چوارچێوەیەوە لە ناو ئەو چوارچێوەیە نامێنن کە پێی ئەوترا مەکتەبی سیاسی لە ڕابردووە. تاکو ئێستا ناوەکان دەستنیشان نەکراوە بە شێوەیەکی مەبدەیی 8 کەسە. سبەی هەڵبژاردننی سەرکردایەتی ئەکرێت هەر ئەوە ماوە سبەی هەڵبژاردننی سەرکردایەتی ئەکرێت. زۆر باشە. بۆ بوون بە ئەندامی ئەنجومەنی ئەمە پۆستی سیادیان هەیە، لەبەرەوەی پۆستی سیادیان هەیە لە عێراق و لە هەرێمی کوردستان، لەبەرەوە بەبێ هەڵبژاردن تێپەڕێنرا. تەواو بێبان ئینشەڵا هەمووی بەیانی هەڵبژاردن ئەبێ کۆتای پێدێ ئینشەڵا بەیانی و دووبانی کۆتای پێدێ. کارەکان زۆر بە باشی بەبێ گرفت بەڕێ و چوو، هەندێک تعدیلاتی سەر ئەو پەیرەوەی کە پێشنیار کرابوو کرا و بڕیاریشتە سبەی بەشێک لە کاروبارەکانی دیکەی کۆنگرەکە بڕێ بچێت.